بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بەڕێزان و بینەرانی کەناڵی دیمەن ئەم کاتە و هەموو کاتێکتانە شادی و بەختەوەری بێت لە دوای وچانێکی کەم و زۆر ئەگەڕێمەوە لای بەڕێستان لە بەرنمەیەکی تازە تایبەت زۆر پێویست بۆ کۆمەڵگای ئێستا تایدا کۆمەڵێ پرسیار ئەوروژێنین و بە دوای وەڵامی ئەو پرسیارانەیە ئەگەڕین. هەر لەم سۆنگەیەوە بەرنمەکەم حەزەکەم ناو بنێم بەرنمەی پرسیار. ئێمە هەتا ئێساکە قسەمان زۆرە، گلەیمان زۆرە، ڕەخنەمان زۆرە، بەڵام چارەسەرمان نەدۆزیوەتەوە بۆ ئەو کێشانەی کە ڕۆژانە ئەیخینە ڕوو. وتراوە ڕووی تیری ڕەخنەکانت بخەرە خۆت، پرسیارەکانت لە خۆت بکە و هەوڵی دۆزینەوەی وەڵامیشی بۆ بدە. خوای پەروەردگارە فەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون، لە خۆتانەوە دەست پێ بکەن، لە ماڵ و مناڵی خۆتانەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی چاکسازیەکە بناغە بگرێ، ئەساس بگرێ. من لەم بەرنمەیە بە جددی حەزەکەم پرسیار بکەم و هەوڵی دۆزینەوەی وەڵامیشی بۆ بدەم. بەرنمەکەمە بێتە دوو بەشەوە، بەشێکیان لە ناو خەڵکە، بەشێکیان لە ناو ئستودیۆیە، خۆمان شرۆڤەی وەڵامی خەڵکی ئەەکەین. کاتێک کە پرسیارێکەکەین بۆ مەبەستی دۆزینەوەی وەڵامی جددیە و لە پاش ئەوە لە پشتی کامێراوە هەوڵی جێبەجێکردنی چارەسەری کێشەکانە دەین بەڕاستی. چونکە ئێمە ئەوەندەی گوێمان لە قسەی گەورە بووە، گوێمان پڕ بووە. ئێستا چاومان تینووی کردارە، واتە ئەبێ لەمە دووە ببینین بە فعلی لە دوای ئەم بەرنمەیە کاریگەری جددی خۆی هەبێ لە کۆمەڵگەیە. کاتێک کە پرسیارێکە وروژێنین ئەڵێین بۆچی ئەم بابەتە بەم جۆرەیە، وەڵاممان دەسەکەوێ، شرۆڤەی وەڵامەکانەکەین، بەڵام لە پاش بەرنمەکە نابێت تەنها لایک و کۆمنت بێ، نابێت تەنها ڤیو بێ، بەڵکو ئەبێ کردار و هەنگاوی پراکتیکی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بدەین کە لە کۆمەڵگەیە ڕووبەڕووی کۆمەلگاکەمانە بێتەوە. لەگەڵمان نابن فەرموو. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان، وەکو بەڵێنمان بە بەڕێستاندا بوو لە ئستۆدیۆکەمانەوە شرۆڤەی هەموو ئەو وەڵامانە بکەین کە لە ناو خەڵکە وەری ئەگرین. بەڵام پێشەوەی خۆمان کۆمنت بدەین لەسەر هەر وەڵامێک ئەبێ بچینە لای خەڵک و یەکەمین کەس وەربگرین بزانین ڕای چییە دەربارەی ئەو پرسیاری کە کردومان. لە بەردەم چایخانەی مەچکۆوە ئەو پرسیارەی کە لە سەرەتای بەرنمەکەیە کردم هەمان ئەو پرسیارە لە کۆمەڵێک بەڕێزی ئێرە ئەکەین کە لێرە دانیشتون، ئەمانەوێت ئەو پرسیاریان لێ بکەین و وەڵامەکەشمان دەست بکەوە و دوایش شرۆڤەی وەڵامەکانەکەین ئینشاءڵڵا. سەلام عەلەیکوم، ئەحواڵتان باشە؟ شکر باشی برا. زۆر سپاس. پرسیارێکم هەیە. بەڵێ. پاک و خاوێنی یاخود تاکێک لە کۆمەڵگەیە ئەگەر ئێحتیمام بەخۆی نادا، گرنگی بەخۆی نادا، هۆکار چییە؟ بەتایبەت موسڵمان، من حەزەکەم قسەمان لەسەر موسڵمان بێت، چونکە ئێمە دەقێکی زۆرمان هەیە لە فەرموودە لە قورئان، زۆر هانمانەدا بۆی پاک و خاوێن بین. ڕاستە. بەڵام کەسێک کە بە قسەی ناکات سوودی چی؟ ینی هۆکار چییە؟ هۆکارەکەی سەبەبەکەی؟ هۆکارەکە ڕەنگە هەر بۆ خودی شەخصەکە بیت، مەسەڵەن ئێستا خەڵکانەگەنە ڕەنگە بۆ خۆی ئێهمال بێتن، یعنی زۆر ئێحتیمام بە پاک و خاوێنی خۆی نەداتن، یعنی لە تەمبەڵیە یان ڕەنگە لەو بیئەی کەلی گەورە بووە زۆر هاان نەدراوە لە منداڵی کە زۆر فێر نەکراوە چۆن پاک و خاوێن بیت، چۆن پاک و خاوێنی خۆی ڕابگریت، چۆن پاک و خاوێنی دەوروبەرەکەی ڕابگریتن. یعنی ئەمە زیاتر دەگەڕێتەوە سەر بیئەی خێزان و سەر بیئەی ئەو بیئەی کۆمەلگە کەلی گەورە بووە زیاتر، یعنی ڕەنگە ینی کە مەسەلەن لە دین کە باست کرد زۆر تەرکیز لەسەر پاک و خاوێن کراوە، ڕەنگە شارەزایی نەبوو بێتن، ڕەنگە جمعە کە دەچێتە خۆتمە مامۆستای خۆت ینی مەلای مزگەوتەکە زۆر لەسەر پاک و خاوێنەکە ڕوونکردنەوەی بۆ نەدابیتن، یان ئەو زۆر گوێی بۆ شتانە نەداوە، یعنی هۆکار زۆرە، ینی مەسەلەن دەگەڕێتەوە بۆی کە ئەو کەسە پاک و خاوێن نەبێ، هەم بۆ خودی خۆی هەم بۆ ئەو شوێنی کە تێدا دەژیت. ئەگەر دیقەتتاندا بێ ئەو برادەرە دوو خاڵی زۆر گرنگی وروژان.
یەکێک لەوانە باسی ئیهمالیکردنە. طبیعی بەڕێزان ئینسان جاری وهەیە ئەگاتە ڕادەیەک تەنانەت خۆشی ئیهمالەکە، دەست لە خۆی بەرەدا، دەست لە ماڵ و مناڵی خۆی بەرەدا، دەست لە دەوروبەرەکەی خۆی بەرەدا. تەنانەت ئەگەر دیقەت بن گوڵێک ئەگەر ئیهمال بکرێ سیسە بێتەوە. لەبەرەوە ئینسان ئەگەر خۆی ئیهمال کرد، دەوروبەرەکەی ئیهمال کرد، بە ئیهمالی ژیانی بەسەر برد، ئەو ئینسانە ئەو کەسە ئەبێتە ژمارەیەک لە پاش فاریزەوە، واتە حیسابی بۆ ناکرێت، واتە نابێتە ڕقم، کەسێک نابێت کەسایەتیەکی بەرزی هەبێت لە کۆمەڵگەیە، قسەی لێ وەرناگیرێ، ڕای وەرناگیرێ، زۆر جار ناگەڕێنەوە بۆی. خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگ بوو ئەو برادرە باسی کرد و ئەمەوێ جەخت بکەمەوە لەسەری بابەتی کەشوهەوا، بیئەیەک کەشوهەوایەک لە شوێنێکە کە گونجاو نەبوو، ئەو مناڵە ئەو کەسە لەو شوێنەیە گەورە ئەبێ کوردەواری قسەیە زۆر جوانی هەیە. ئەڵێ دار ئەگەر بە مناڵی یان بە بچووکی جێر بوو گەورە بێ بە جێری گەورابێ، یعنی ڕاستبوونەوەی زۆر زەحمەتە، یان ئەشکێ یان ڕاست نابێتەوە. کەواتە ئەم دوو خاڵە زۆر گرنگە. یەکەم ئیهمالیکردنی ئەو کەسە، دەست بەردان تەنانەت لە خۆی لە دەوروبەرەکەی، یعنی هەموو شتێکی لا فشەیە. ئێمە زۆر جار بیری ومانە، یعنی کورەچێ بەچێ دنیا مردنە، یعنی حیسابێک بۆ ژیانی خۆی ناکە، زۆر فەوزایە فەوزا لەبەر ینی ژیانی تەنزیم نییە. لەگەڵ ئەوەشە دەوروبەرەکەی کاریگەری زۆر بەرز و بڵندیان هەیە بەڕاستی. دایک و باوکەکە، هاوڕێکانی، مامۆستاکانی، خەت جاری وهەیە کەسەکە پاک و بێگەردە، بەڵام لە ژێردەستی دایک و باوکێکی ئیهمالە گەورابێ کەسێکی ئیهمالی لێ دەرچێت، لە ژێردەستی مامۆسایەکی ئیهمالە گەورابێ کەسێکی ئیهمالی لێ دەرچێت. تەنانەت مامۆسای مزگەوتەکەیان ئیهمالی پێوە دیارە، بۆی ئەم کەسە پەروەردەکەی ئیهمالە بێ، وا گەورابێ کە هیچ حیسابێک بۆ ژیان و بۆ ژیان دۆستی نەکات. جەنابەت نمونەی لەو کەسانت بینیوە کە ئیهمالن لە ڕووی پاک و خاوێنیەوە؟ زۆر بەڵێ، زۆرن ئەوانەی کەسایەتیان چۆنە ئەو جۆرە کەسانە؟ بەڕاستی نازانم تهدیدی کەسایەتیان بکەم، بەڵام کەسەکان زۆرن کە ڕۆژانە دەیان بینین لەسەر لە شەقامەکان، لە شوێنە گشتیەکان، لە سەیرانگاکان، حتا بگرە لە خودی ماڵی خۆشیان، یعنی وا ڕاهاتوون کە شتەکان ئیهمالکەن لە هەڵگرتنەوەی شتەکان، لە نەڕژاندنی شتەکان، لە کارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ ئەو کارەکەی ئەروەکە و برادرە ژۆی گوت تربیەتەکە ئەوها بووە، فێر نەکراوە، حەزی پێی نییە، لە دین تێنەگەیشت. ینی بەڕای جەنابەت کەس هەیە مرۆڤ هەیە لەم سەردەما حەزی بە پاک و خاوێنی نەبێ؟ وەڵڵاهی ئیدی دەبینین ڕۆژانە بەڵێ لەوانەیە هەبی، بەڵێ حەزی لێ نییە بەپێ ئەوەی کە ئەیبینی لەوەی هەبێ، بەڵێ ینی حەزی لێ نییە دەوروبەرەکە شخاوێن بێ، ینی کە پێی دەڵێ کاکە شتێک فڕێن بەدا بابەت بە حکومەت هەڵیگریتەوە یان کە ناسێ یان نازانم کۆمەڵە بۆ کار لۆ دەینەوە، ئەن پەشیمانیش دەبێەوە کە پرسیارت لێ کردووە. خەڵکانەکەیە بەڵێ ینی سارد دەکەتەوە لە سەوەی کە ئەتوو پاک و خاوێنی بەڕاستی هاتو شتێک هەڵدەگریەوە ئەمە خۆم بەسەرم هاتووە، ئەو فڕێداوە من هەڵم گرتووە لە جاتی بەخۆی فڕێم دایتەوە ئەوەکەی، بەڵام ئەو لا ئیرادی شعوری نەبووە، هەستی پێ نەکردووە، ینی بگرە لەوانەیە ئەتوی بەنەوعک خەشمەریشی پێکردووی یا گاڵتەت پێکا؟ بەڵێ گاڵتەش پێ دەکات، زۆرن ئەوانە، بەڵام ئیدی ئەوە وا نەکە کە ئەوەی کە هەیە ساردمان بکاتەوە لە سەوەی کام چەند کەسانێک هەوڵ بدەن پاک و خاوێن بن، بەڵکو بەڵکو ئەوان کەش چاوی لێ بکەنەوە شتەکە گشتگیر بیتەوە، ئەوی کە دەیبینی ئێستا لەسەر شەقامەکان ئەوە نەمینێ لە پاک و خاوێنی. ئەو برادرە باسی شتێکی کرد کە ڕێک کوردەواریەڵە لە بنی هەمبانەکەیدا، باسی پەروەردە لەگەڵ کەسایەتی. طبعاً پەروەردە بنەڕەتە بۆ دروستبوونی کەسایەتیەکی باش یان خراپ. مناڵێک ئەگەر پەروەردەکەی ناتەندروست بێ، ئەو مناڵە کەسایەتیەکی ناتەندروستی بۆ دروستە بێ، و مناڵێک ئەگەر پەروەردەیەکی باش، چاک، تۆکمە، پەروەردەیەکی دیندارانە بکرێت، کاتێک کە گەورە ئەبێ خاوەنی کەسایەتیەکی تۆکمە بەهێز، جوان، هاوسەنگ ئەبێت. بۆ یاڵێم هاوسەنگ چونکە ئێمە کۆمەڵی کەسایەتیمان هەیە ناهاوسەنگە. کاتێک کە مامەڵە ئەکا
لە بەردەم کامێرایە زۆر جوانە زۆر باشە زۆر پێرفێکتە کەسێکی کامڵە بەڵام کاتێک کە بە تەنیا بێ هەموو شتێکەکە ئەمێ لە ڕووی ئاینیەوە جەختی لەسەر کراوەتەوە کە تەنانەت جاری وایە خوای گەورە زۆر لی تووڕابێ بۆ لەبەرەوەی لە ئاشکرایە کەسێکی زۆر جوان و پاک و بێگەردە نوێش خوێنە دیندارە باشە چاکە خێرخوازە بەڵام کە بە تەنیا بوو فڕیدا کە بە تەنیا بوو بیکە ئەنجامیدا هەموو شتێکەکە بۆیە ئەمە کەسایەتی ناهاوسەنگە لەسەرەوە شتێکە و لە ژێرەوە شتێکی ترە ئەمەش بەشێکە لە هۆکاری پیس و پۆغڵی بەشێک لە ئەندامانی کۆمەڵگا وڵای پاک و خاوێنی شتەکی باشە ئەگەر جێبەجێ بکرێت خۆی کێشەکە ئەوەیە ئێستا ئێمە هەمووان ڵێن باشە هەر لە ڕوو ئاینی وەش بەس جێبەجێکردنەکەی ئاماژەی نییە پێکراوە. نایبینین ینی هۆکار چییە؟ بەخوا هۆکارەکە دەگەڕێتەوە سەر شخصی کەسەکەی لەوانەیە یعنی هۆکاری دەوروبەر کاری تێکرد بێ یان شتەکی بەسەر هاتبی وەی لێکردبی کە ئەو زەوقەی نەبی پاک و خاوێنی قەلبی خۆی ڕابگری. جەناب تەڵەی دەوروبەر بیئا کەش و هەوای ئەو شوێنە بەڵێ یان بەسەر هاتەشی بەسە هاتبی وەی لێکردبی کە خۆی پاک و خاوێن ڕانەگری ئەو کەیف و ئەوەی نەمابی لە دسمی تا بتوانێ خۆی پاک و خاوێن ڕابگری. نە ئێمە باسی کەسانی خاوەن پێداویستی تایبەت ناکەین نامش لە کۆمەڵگەیە کەسانێکمانەیە عاقڵن هیچ کێشیان نییە بەڵام لەسەروی ئەوەشەوە احتیمام بە خۆیان نادەن احتیمام بە پاک و خاوێنی دەوروبەریان نادەن کە ئەمە بەڕاستی کێشەیە پێویستە کات چارەسەر بکرێت خۆی لە حقیقەتە هەمومانەڵین پاک و خاوێنی شتێکی باشە بەڵام بە جددی پێویستمان بە کردارە ئەو باشیە ئەبێ وەکو پراکتیک ببینرێ لە سەرەتای بەرنمەکەیە باسم کرد گوێمان پڕی قسە بووە بەڵام چاومان تینووی کردارە ئەو برادرە باسی کرد یعنی تەنانەت منوام هەست کرد باسی کەسێکی ناکامڵەکە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت چونکە ئەو کەسەی کە بێباکانە شت فڕێداتە سەر شەقام هەر کەسێکە لە لای من ناتەواوە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی ڕۆحیەوە پێویستی بە شتێکە پڕەوە نەبووە بەڕاستی بۆیە ئێمە ئەبێ یارمەتی ئەو جۆرە کەسانە بدەین ئەوانە نەخۆشن یارمەتیان پێویستە و پێویستەکە لەگەڵیان نابین هۆشیاریان پێ بدەین هۆشیاری زیاتر بە کۆمەڵگا بڵاو مامۆستا ئێمە ئەمە بەڕاستی بە کێشە ئەبینین جەنابەت لە ئێمە بە تەمەنتری حەزەکەم ئەزمموی جەنابەت بزانم جەنابەت وەکو کەسێکی بەتەمەن کەست بینی و ئێهمالی بکە لە پاک و خاوێنیە بەس پاک و خاوێنیەکە لە بنەڕەتدا لە ناو خێزان باب و داک ئەساسە لەو پەروەردەکردنی منداڵ لۆ پاگژی منداڵ لۆ خاوێنی منداڵ لە بۆەوەی مستەقبلە چ لۆ دابنێ شەردنی ئەوزە بەس پاگژ و خاوێنێکە بی زانستەکە بی زانیم بی بێتە ناو کۆمەڵ بتانی قسەی بکە بتانی ئیختلاات بکە بتانی خەڵکی تەوعیە بکاتن ئەوانە هەموو ئەساسە لە بۆ ینی جەنابەت هۆکارەکەی گەڕێیتەوە بۆ پەروەردە لە پەروەردەی ناو ماڵ باب و داک ئەساسە دوای پاشەوی کە منداڵ هەندێک خۆی دەبینیتن مەکتەب ئەساسە قوتابخانە منداڵی پەروەردە دەکاتن ئەوجا لە پاشەوی کە دێتە ناو کۆمەڵ کە ئیختلاات دەکە لەگە خەڵکو و ئەولا ئەوەش دەورەتی ئەساسی باشە مامۆستا ئەگەر دایک و باوکەکە خۆی پیس بوو خۆی ئەهمال بوو لە ڕووی پاک و خاوێنیەوە ئەو مناڵە چی بەسەر دێ دەبێ ئەو تەوعیەیان بکاتن مناڵەکە پیان بڵێ منداڵەکە دەبی تەوعیەیان بکاتن هەتا گەورە دەبی تەوعیەشی لەگە خۆی گەورە دەبیتن چۆن لەوانەیە منداڵەکە دێتە دەرێ لەگە دوو برادر لەوانەیە لە قوتابخانە لەگە مامۆستا لەگە قوتابیان لەگەڵەوانە پەروەردە دەکرێت ئەوانە هەموو تەسیری هەیە بابداتش ڕاست بکە ئەمە زۆر عایلەمان دیتیام باب مەشروب خۆرە بەڵام منداڵێکی وەلی لێ پەیدا بووە ئەوە چۆن وها بووە طبعا دەورا پشتەکە کۆمەڵ ئەوەی گۆریە طبعا لەناو کۆمەڵ ئەنواع هەیە
هەیە ئینسانی باشە هەیە خراپە ئەوی باشەکان ئەو منداڵیان گۆڕیە لە بۆەوەی سکلەتی نوێ بداتە منداڵەکەی هەتا بابوداکەکە ئیسفادەی لێ دەکات. ئەو مام حاجیە بەڕێزە ڕێک جەختی کردەوە لەسەر قسەکانی ئێمە. لە سەرەتاوە دایک و باوک ڕۆڵی کاریگەریان هەیە لە دروستبوونی کەسایەتیی جوانی ئەو مناڵە. ئەو مناڵە لە مناڵەوە بێ فێر بکرێت. شتی پاک چییە؟ شتی پیس چییە؟ پاشماوە لەکوێ ئەفڕێدرێ؟ لەکوێ ئەدائەنرێ؟ شوێنی تایبەتی خۆی هەیە. لەوێ پرسیارێکم لی کرد بابەتەکە ئەگەر پێچەوانە بووە خۆی قوربەسەرەکە لێرەیە. لە کۆمەڵگەی ئێمەیە کەسانێکە بینین معادلەکەیان پێچەوانە کردوێتەوە. ئێستا دایکان و باوکانێک هەیە پێویستیان بە پەروەردەیە زیاتر لە مناڵەکەیان. ئەلەم کاتەیە چی بکەین؟ دایک و باوکەکە خۆی ئیهمالە، دایک و باوکەکە خۆی پیس و پۆغڵە، خۆی گوێ بە دەوروبەری نادا، خۆی دنیای بە فشە وەرگرتووە. ئەو مام حاجیە ڕەیەکی زۆر سەیریدا. لەوانێ لە قوتابخانە لەگە مامۆستا لەگە قوتابیان لەگەڵەوانە پەروەردە دەکرێت ئەوانە هەموو تەسیری هەیە بابداتش ڕاز بکە. ببینە ئەڵێ ئەبێ مناڵەکەی نەسیحەتی دایک و باوکە چۆنە بێ دایک و باوک مناڵ نەسیحەتکە یان مناڵ نەسیحەتی دایک و باوکە شتێکی سەیرە نانە سەیر نییە زۆریش سادە و ساکار و ئاسانە. جاری وایە دایک و باوکەکە عقلی بە شتێکە ناشکێ بەڵام مناڵەکە هەرچەنێ مناڵە ئاگاداری ئەکاتەوە بە طریقەی خۆی بە ڕێگای خۆی. ئەو دایک و باوکە ئەگەر بێت و عاقڵ بن ژیر بن ئەبێ نەسیحەتی ئەو مناڵەش وەرگرن. نابێت تەکەبور بیگرێ نابێ وای لێ بێ ئیتر لەبەرەوەی ئەو گەورەترە لەو کەمێک دنیای زیاتر بینیوە چۆنە بێ مناڵێکی دوێنەی نەسیحەتم بکەین ناشتی وا نابێت. تەنانەت لە دینیشە نەسیحەت لە مناڵی ژوەرەی تەنانەت لە دینیشە نەسیحەت لە مناڵی ژوەرەی. من حەزەکەم بەڕێزی تر وەربگرم لێرە دانیشتون بەڵام ئەم جارە پرسیارەکەم بە زۆری شترەکەم چونکە ئێمە لە عەفوەن لە مانگی ذیلحیجەیین و بە تایبەتی لە جەژنی قوربانین سەر شەقامەکان زۆرێکە بینین ناوسکی حیوان کەوتووە وەکو باسم کرد لەم لا قوربانیەکەین بۆ ئەوەی خێر و پاداشمان دەستکەوێ لەم لاشەوە ئەمانەوێت تەندروستی خەڵک تێک بدەین کە بەڕاستی بە بڕوای من قوربانیەکە سوودی نییە. با بچینە لای ئەم بەڕێزانە سڵاوتان لێبێ. ئەحواڵتان باشە شکر سپاس دەکەم. دانیشە فەرموو ڕەحمەتی لێبێ. سلام عەلیکوم. باشم برا. پرسیارەکەم پێم وا بێ کەمێ دوور بوو دووبارەیەکەمەوە. لە جەژنی قوربانە بە تایبەت لەو ڕۆژانەی کە قوربانی تیا ئەکرێ کەسانێک هەن کە قوربانیەکەن پاشماوەی قوربانیەکە پیسی قوربانیەکە لەسەر شەقامەکان بە بێباکانە فڕێدن. هۆکاری ئەم ئیهمالیل خەڵکی یان بەشێک لە خەڵکی لە کۆمەلگایە چییە؟ وەڵام من ئەمێ بە حەدیثی دەست پێم کا فەرمێ النظافة من الإيمان. طبعا ئەوە بۆ معلوماتی بەڕێزان ئەوە حەدیث نییە بەڵام ماناکەی زۆر جوانە. ئینسان کار شتێکەکە بێ وجدانی پێش هەموو ئەو شوێکەکەی کات. تۆ قوربانیەکەی بۆی ئیسفادەیە بە کۆمەلگا بگەین. بەڵێ. لەو پاشماوەکەی فرەدەی بەم هاوی نابێتەوەی بۆ گەن. زیان بە کۆمەلگا گەین. زیانێکی زۆریش مێژ لێی کۆ بێتەوە ئەگەر تەماشات کردێت ساڵی پار ژێر پردەکەی شۆرجە بەڕاستی یانی نەتوانین لێو ڕەت بیت. جەنابەت کەرکوچیت؟ بەڵێ. خێر نەکردنەکە باشترە. خەڵکی کوێی؟ من خۆم چەمچەماڵیم لە کەرووداشم. ماشاءالله خۆشحاڵ بوو. سەلامەت خوا بەخێر بێن بۆ هەولێر. خۆشەویستی. بە تایبەت لە کەرکووک من ئەم بابەتەم چەند مانگێک پێش ئێستا وروژان لە چەند شوێنێکی کەرکووکە زۆر بەڕاستی پێویستی بە ئەم تەوعیانە هەیە. زۆر یعنی ئەو خەڵکە بە ئیمالیە و گەدەشتە فرێدات بەڕاستی خەڵک عەزیەتەدا. من پێم باشترە گەراوە بۆ شوەیەکە نیکەن باشترە. بۆی کیلۆیە گۆشتۆ مانگێ خەڵکە عەزیەتەدا. ئەو خەڵکە بۆ گەنەکەی مێشێکی زۆر پیسایەکی زۆر. باشە ئێستا ئێمە کێشەکەمان خستۆتە ڕوو. ئەڵێن کاکە ئێوە ئێهمالن ئێوە مەترسین بۆ کۆمەلگا. باشە چارەسەر چییە؟ چارەسەر چی؟ سە خەڵکەڵێ باشە بەدیلی ئێوە چییە بۆ ئەم بابەتە؟ بەڕاستی دکتۆر خەڵکانی زۆر یعنی ناڕۆشنبیرن پێگەی و زەرەرەکەیشی زۆرە بەڵام خۆیان هەست بە بەرپرسیارەتی ناکەن یعنی بەو مانایە. چارەسەر چیە نازانیان لای ئێمە زۆری ماوە دکتۆر ئێمە کەرکووچین بەڕاستی زۆرمان ماوە بگەینە و ئاستی کە ئەنی کۆمەڵە کەسانێک هەن تێناگەن
تەنەگەی زەڵەکەی بووی لەنەوە علاکە لێ فڕادات یعنی هەست ناکات شارەکەی خۆش ناوێ هەست ناکە شارەکەی خۆیەتی مهم نییە کوردین تورکمانین عەرەبین هەر کەسێکە بە تازە ینی کۆمەڵا کەسانێکان ڕۆشتن بەس ئەبێ مناڵەکانمانەوە پەروەردەکەین ینی بەڕاستی بەو شێوەی کە ئێستا ڕوو نەدات کە هەیە باسی بابەتێکی زۆر گرنگت کرد کۆمەڵگە تەسیری هەیە یان بیئە کەشوهەوا تەسیری هەیە لەسەر ئەو تاکە کە ئێهمال دەرچێ دەوروبەرەکەت تا چەند تەسیری هەیە بەتەکی تاسیری هەیە یاین دکتۆر تۆ ئەڕۆیتە شوێنێتر گەشتەکەی بە وڵاتێتر تێگەی ینی کۆمەڵە کەسانێ لەگەڵ کۆمەڵە کەسانی مستەقفاتێکەڵە بیت خۆت هەست بە بەرپرسیارەتیەکە باشە بەڵام لە شوێنی خۆت ئەو بەرپرسیارەتیە نیە یعنی نازانم بۆ یعنی لە قوتابخانەکان ئەبێ دەرسە بێت دکتۆر لەسەر ئەو بە تایبەتی لەسەر ئەوە وانەی پەروەردەی بەڵێ ئەوە زۆر تاسیری هەیە یعنی نازانم بەڵام لای ئێمە مامۆستاکان ینی زۆر خەتابارن لەو ڕۆوە تێگەی ینی مناڵەکان بەو شێوەیە پەروەردە ناکات هیوادارم نازانم ینی ئەمە ئیتر کۆتایی پێ بێ خەڵکانی زۆر بەدەسەمەوە ئەناڵێن پیسی ئێمە لەسەر ئەو جادەی پەنجەعەلین خۆتاگات ڕۆژانە کەناسەکان یان ئەو کارگوزەرانە هەموو ڕۆژێ پاشێکن دیسانەوە دووبارە دوکاندارەکان بۆ چارەسەری ئەم بابەتە چەند لایەنێک بەشدارە لایەنی یەکەم بە دەرەجەی بنەڕەت دایک و باوکە لە پەروەردەکردنی ئەو مناڵەیە لە تەسقیفکردنی ئەو مناڵەیە چۆن ڕۆشنبیری فێر بکە هەست بە بەرپرسیارەتی بکە و لەگەڵ ئەوەیە مامۆستا ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە من زۆر جارم قسەیم جۆ لێ بووڵەن گەورەکان تازە دەستیان لێ بشۆ ئێستا ئەبێت لە مناڵەوە دەست پێ بکەیت من وان ناڵێم ئەڵێم ئێمە بێ ئومێد نابین چونکە هەر چۆنێک بێ ئێمە مامەڵە لەگەڵ ئینسان ناکەین خی گەورە عقلی داوە بە ئینسان ئەتوانی قسەی لەگەڵا بکەی گفتوگۆی لەگەڵا بکەی ئاخاوتنی لەگەڵا بکەی قەناعەتی پێبێنی بەڵام مناڵ بە دەرەجەی ئەساس لەبەر ئەوەی خامە مادەیەکی خاوە ئەتوانی هەر شتێکت بتەوێتایە بنووسی یان وەکو قوڕێکە بتانی پەیکەرێکی بەدڵ خۆتی تیا دروست بکەیت ئەگەڕێینەوە ئستۆدیۆ بزانین ئەم بەڕێزانە چیان وتووە هەتاکو کۆمنتی خۆشمان لە بابەتەکانە دیاری بێت طبیعی ئێمە ڕێمان کەوتە لای دوو گەنجی کەرکوچی لە چایخانەی مەچکۆ دانیشتە بوون ئێمە پرسیاری خۆمانمان لێیان کرد وەڵامیاندایەوە وەکو بینیتە ئەو برادەرەی یەکەم زۆر بە جوانی باسی کرد کە هەندێک کەس نابەرپرسانە مامەڵەکە یعنی فێر نەبووە مەسئولیت هەڵگرێ فێر نەبووە بەرپرسیارەتی هەڵگرێ ئێمە کۆمەڵە گەنجی زۆرمان هەیە لە بەرپرسیارەتی ڕائەکە لە مەسئولیت ڕائەکە بۆ ئەمەش خۆی بۆ خۆی بریتی ینی پێویستی بە بەرنمەیەکە بیکەینە پرسیار و وەڵامی بۆ وەرگرینەوە چونکە بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی ئیهمالیکردن یان پاک و خاوێنی نەکردن لە کۆمەڵگەیە بریتە لە هەڵنەگرتنی بەرپرسیارەتی ئەو کەسەی کە بێباکە لە ئاستی خاکەکەی خۆیە لە ئاستی گەڕەکوبانەکەی خۆیە لە ئاستی تەنانەت خۆی لە خۆی ناگرێ بۆنێک لە خۆیدا بەم هاوینە ئەچێتە ناو دائیرەکەی فەرمانگەکەی شوێنێکی قەرەباڵغ بۆنێکی زۆر ناخۆشی لێدێ ئەم کەسە هەستی بە بەرپرسیارەتی نەکردووە نەک هەر بەرامبەر خۆی بەرامبەر مناڵەکانی بەرامبەر دەوروبەرەکەی مۆزەفەکانی لەگەڵیە کارەکەن تۆ ئەچتە ناو خەڵکەوە مەجبوری بۆنی دەمت پاک بێ مەجبوری بۆنی جسمت پاک بێ مەجبوری شوێنەکەت بە پاچی دابنەی بۆ ئەوەی کارێکی باشتر بکەی ئێ باشە کەسمان نەبینیوە لەسەر زبڵ دابنیشێ کەسمان نەبینیوە خانوویەک لەسەر زبڵ بکە دەوروبەرەکەی بتەنێ بە زبڵ یعنی من زۆر جارم قسەیاکەم ئەڵێم ئەو کەسەی کە شتێک فڕێدا لە جامی سیارەکەیەوە بۆ سەر شەقام بڕۆ پرسیاری لێ بکە بڵێ ئەو شتەی کە فڕێتدا ئامادەی لەبەر چاوی خێزانەکەت لە ماڵەوە لە ژووری میوانەکەت فڕێدەی وەڵاهی هەندێکیان لەوەیە بەنەعل ڕاوێنن یعنی ئەمە بێم و جاملێ هەندێکیان ئەبێتە شەڕ و هەرا ناوێرێ کاکە
بەڵام ئێمە کاتێک کە ئەچینە دەرەوە ئەوە ئەمەوێ بیبەستمەوە بە قسەی ئەو برادری دووەم کە ئەچینە دەرەوە بە ماڵی خۆمان نازانین. ماڵی خۆمان جیایە، ژنەکانمان، خێزانەکانمان، هاوسەرەکانمان بەسەرمانەوەن، یەک پوشێک بکەوێتە سەر زەویەکە، نەوڵا هەندێک جار بەنەعلەوە بڕۆڕە سەر فەرشەکە، بزان چیت پێکە؟ هەر خۆشت وەگەڵێن تەقەبولی ناکەی، بۆ چونکە ئەزانی لە دوجارە پێویستەکە تۆ ئەو فەرشە بەشانت هەڵگری و بیوەی بۆ کۆمپانیای فەرششۆرین نەک خۆشی، ئەبێ ئەو کۆمپانیای بیشوا و تۆش بهێنیتەوە و پارەکەشت لێ ئەسەنێ لەبەروی ماندوو بوویتە، لەبەروی بەهی خۆتی ئەزانی، چونکە ئەزانی عاقیبەتەکەت خراپە. بەس کە ئەچینە دەرەوە بە مڵکی خۆمان نازانین، بە ماڵی خۆمان نازانین، بە نیشتیمانی خۆمان نازانین. ئەو برادری دووەم زۆر جوان باسی کرد. ئێمە وڵاتی خۆمانمان بە نیشتیمانی خۆمان نەزانیوە، ئینتیمانمان نەماوە بۆ وڵاتەکەمان کە ئەمە بەڕاستی زۆر مەترسیدارە، نەک هەر تەنانەت بۆ پاک و خاوێنی، بابە بۆ خیانەی عوزما، بۆ جاسوسیکردن بەسەر وڵاتەوە، بۆ خیانەتکردن، دەستخستنە ناو دەستی دوژمنەوە بەڕاستی خەتەرە. گەنجێکی زۆر لەم وڵاتەیە ئینتیمای نەماوە، بۆیە ئەتوانێ بچێتە ئەوروپا، لە ئەوروپا ناوێرە شتێکی وا بکە فڕیدات، هەر خۆی لەبەر کامیراژ نەبێ، لەبەر غەرامەژ نەبێ پێی عیبە، بۆ لەوێ ینی نەوعانما وڵاتەکە بەهی خۆی ئەزانێ. بەڵام ئێرە ئەو خاکەی کەلەی لە دایک بووە کە ئاو هەواکەی هەڵەمژێ بەهی خۆی نازانێ، کەواتە ئەهان لە کۆتاییەوە بێ دەست پێ بکەین. ئاو هەوای ئەم وڵاتە نیشتیمانی منە، تۆیەک یان منێک دێم پیسی ئەەکەم لەسەر تۆ واجبە دەستم بگری. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکا فەرمێ ئونصر ئەخاکە ظالیما ئەو مەظلوما، براکەت سەر بخە لە کاتی ستەمکردنە و لە کاتی ستەم لێکراویە. وتیانەی پێغەمبەری خوا زانین ئەوەی کە ستەمی لێ بکرێ ئەتوانین بچین ملی ستەمکار بگرین مڵکاکە بۆ ستەمی لێکەی. جار ئەگەر توانیت سەرزەنشتی بکەی، نەسیحەتێکێکەکەی، ڕێنمونیەکەی، دەست لێگری نایڵی زوڵمی لێ بکە، ستەمی لێ بکە، پارەی بخوا. باشە ئەو کەسەی ستەمکارە چۆن بتوانین دەستی بگرین؟ وتی بڕۆ نەسیحەتی کە، دەستی بگرە، مەیەڵە، واجبە لەسەرت. من هەموو جام قسەیەکەم، ئەڵێم هەر یەکێک لە ئێمە لە کۆمەڵگەیە پێویستەکە ببێتە پۆلیسێک لەسەر شەقام. لەبەرچی لەبەرەوەی ئەم وڵاتە منی تیا ئەژێم، ئەم شارە منی تیا ئەژێم. کەسێک بێت بە بێباکانە پیسی بکە، کەش و هەواکەی پیس بکە، زیانەکەی تەنها بۆ خۆی نییە، بەڵکو بۆ منیشە، بەڵکو بۆ ماڵ و مناڵەکەی منیشە، بەڵکو منیش تووشی سەرەتانە بم، منیش تووشی نەخۆشی ئەبم. کەواتە پێویستەکە لەوێ ڕایگرم، ئۆتۆمبیلەکەی ڕاگرم، ئامادەی ئەم پشتەی کە فڕێتدا بیخەمەوە ناو سیارەکەت، پێش ئەوەی پیاوەکە وەڵام داتەوە، خێزانەکەی لە تەنیشتیەوە وەڵامە داتەوە، ناوەڵا ئامادەنی. ئەی باشە بۆ ئامادەی بە بێباکانە فڕێدیتە سەر ئەو شەقامەکە نیشتیمانی هەزاران و ملیۆنان کەسە لە وڵاتەیە چۆنە بێ؟ یعنی ئەمە کەیلون بیمیکیالەینە. کەواتە هەستی ئینتیما بوون بۆ وڵات، هەستی بەرپرسیارەتی بوون، بتوانین بەرپرسیارەتی هەڵگرین لەگەڵەوە شاپەروەردەیەکی جوان لە مناڵیەوە لەگەڵ یابی. مامۆستایان لە قوتابخانەکانە لە سەروی ئەوانەوە وەزارەتی پەروەردە کتێبێکی منهەجی دابنێ وەکو پەروەردە فێری مناڵ بکە چۆن سەرە ئەگرێ، چۆن پاک و خاوێنە بێ لەگەڵ خۆیە، لەگەڵ دەوروبەرەکەیە، لەگەڵ ژینگەکەیە، هەتا گەورە ئەبێ. بەڵام بەداخەوە ئێمە گەنجەکانمان کە پێڵێ بۆ پاک و خاوێن نابی پێت پێکەنێ، گاڵتت پێکە. ئێستاکە وای لێ هاتووە لە کۆمەڵگەی ئێمەیە کەسێک پاک و خاوێن بێ گاڵتەی پێکەن، کەسێک پاک و خاوێن بێ بە چاوێکی نامەوە تەماشاکرێ. یعنی ئەمە غەریبە. ئێمە ئەبێ ئەو کەسانەی کە پیس و پۆغڵن لە کۆمەڵگەیە بە چاوی نامەوە تەماشا بکەین، ئەبێ ببێتە کولتور، نوقتە سەری دێڕ. لە کۆتاییە نامەوێت سەرتان بیەشێنم، ئەمەوێت بە کورتی و بە کوردی ئەم بابەتە کورتکەمەوە. ئێمە پرسیارمان کرد بۆچی کۆمەڵێک کەس لە کۆمەڵگەیە هەست بە بەرپرسیارەتی ناکەن بەرامبەر پاک و خاوێنی. بە تایبەتی تر ئێمە لە جەژنی قورباناین، ئەبینین شەقامەکانمان زۆرێکی مسلمانە قوربانیەکی کردووە، ویستوێتی قیامەت بەرێتەوە،
بەڵام لەم لاشەوە تەندروستی خەڵکەکە تێکەدا بە فڕێدانی پاشماوەی ئەو قوربانیە بۆ سەر شەقامەکان کە ئەمە بەڕاستی ناتەندروستە. ئێستاکە پەتای خوێنبەربوون بڵاو بۆتەوە کە زۆر گرنگە. ئێمە پاک و خاوێنی خۆمان حتا گۆشتەکانی کە ئەیکڕین کە سەریە بڕین بیپارێزین بۆ ئەوەی تووشی ئەو نەخۆشیە نەبین. ڕێنمایەکانی تەندروستی بە هەموو بڕگەکانیەوە تەطبیق بکەین کە ئەو واجبێکی شەرعیە، هەل لە ڕووی دینی و واجبە تۆ ئەنجامی بدەیت، تۆ پاک و خاوێنیت لەسرە. وەڵاممان دەستکەوت لەلایەنی ئەو بەڕێزانەی کە بینیتان ئێمە شرۆڤەمان بۆ وەڵامەکانیان کرد، خاڵمان لەسەر پیتەکان داناوە، ئێستا ماوەتەوە جەنابتان بیخوێننەوە. یعنی چی؟ یعنی هەمومان پێکەوە لە دوای ئەم بەرنمەیە لە دەرەوە تەطبیقی بکەین. من نامەوێت لێرە قسە فڕێ بدەم بە قسەی زل بەرامبەرەکەم بخەڵەتێنم. من کردارم ئەوێ، من سبەینێ ئەم بەرنمەیە کە بڵاو بووە، کۆمنتی زۆری بۆ هات، ڤیوی زۆری بۆ هات، لایکی زۆری بۆ هات، لە لای من ئەوە نەگرنیە بە ئەندازەی ئەوەی کە کەسێک لەسەر شەقام بە قسەی کردووم، ئەو کاتە سوزدەی شکرە بم بۆ لەبەرەوەی توانیومە بە عەمەلی چاکسازیەک ئەنجام بدەین. هەر بەڕێزێک ئەوێ یان پێشنیاری بابەتێکمان بۆ ئەکا، پێی باشە باسی بابەتێ بکەین لە یەکێک لە ئەڵلقەکانە، حەزەکەین بەشدار بن لەگەڵمانە، بابەتەکانتانمان بۆ بنێرن لە ڕێی واتسئاپەوە یان لە ڕێی تەلێگرامەوە یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر بینە ناو کێشە و مەشاکلی خەڵکەکەوە. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم. سەلام عەلەیکوم.